حسین سروکانی کساتی برنیاسه دورا بدینان بریا چه روزان در روزکا وکی افرودا و غرا دمایی کر جاگری نخوشا کروناه با آمده بونا آرام قادر خبات نینری هر دو سروکانو آراس محمد آقا برپرس مالبند چار رخصنا دو که اجتماعی کردستانو جماره کازورو اندامو سرکرداتی و کساتی و کسوکارین دوستو حوالن مام حسین سروکانی افرو چه روزیاوی ساخت کرد. بەداخەوە چل ڕۆژ لەمەوبەر کادیرێکی دێرین و دڵسۆزی ڕێبازی کوردایەتی و یەکێتی نیشتیمانی کوردستان ماڵ ئاوایی لێکردین و فەراغێکی گەورەی لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان جێهێشت. دیارە مام حوسێن کادیرێکی چالاک و دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە شۆڕەشی نوێی گەلەکەمان و لە شۆڕەشی نوێی گەلەکەمان و لە قۆناغە جیاجیەکانی خەبات و تێکۆشانی کوردایەتیدا مام حوسێن و خانەوادەکەیان دەورێکی ئەساسیان هەبووە لە بادینان. آرام قادر نینری هر دو سروکان گوت ایکتی نیشتیمانی کردستان رولو پیگه مام حسین بو چاره سرکرنا بابتین کمالاتی پنگاوین گرنگ قلم دان. دەمەوێت لێرە سەڵاوی هەواڵ لاوری شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵ بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بنەماڵەی سەربەرزی مام حوسێن و خەڵکی تێکۆشەری بادینان ڕابگەێنم و تێکید لەو بکەینەوە کە ئەوەی بە یەکێتی بکرێت بۆ درێژە پێدان بە خەباتی ئەم پیاوە تێکۆشەرە و تەواوی شەهیدانی کوردستان و شەهیدانی دەڤەری بادینان درێغی ناکەین بۆ درێژە پێدان بە خەباتی جەنابی مام جەلال و هەموو ئەوانەی لە پێناو ئەو نیشتیمانەدا تێکۆشاون درێژەی پێدەدەین و کەمتەرخەم نابین ئینشاءڵڵا و ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردوو لەسەر دەستپێکی دروستبوونیەوە ئامانجی خزمەتی خەڵکی تێکۆشەری کوردستان بۆەوە لە ناوچەکانی بادینان مەفرەزە سەرەتایەکان و مام حوسێن و خەڵکی تێکۆشەری هاوشەی مام حوسێن پشتیوانی شۆڕشی نوێ و مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بوون بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانیش بارکی سەرشانی خۆی دەزانێت کە پشتیوانی دەڤەری تێکۆشەری بادینان لە زاخۆ بۆ خانەخینیش بێت. انسانێکی متواضع دیویا باشی بگەیتە خەڵکێکی ڕێخسین نیشتیمانی کوردستان پتر پەید کردن مەزبوط کردن بادینا و خەڵکێکی بەرێخۆ کرێ ئینسانێکی متواضع بێ ئینسانێکی ژیانێ خۆش بێ ئینسانێکی برپرسێ خوب درستایی ئەرکی خۆ ڕات بێ. بەڕێزگار حسێن ئەندامێ ئەنجومەنێ ناوەندا کۆمەڵاتیە بادینا بێ لەگەڵ ڕئیس عەشیرەت و ڕئیس وەجاخێت منتەقێ زۆر هاوکار بیت بارێ کۆمەڵاتیەدا زۆر سولح دەکردن یعنی نەتێڵا کێشە درست ببن لە بادینا ئینسانێک بێت بارێ ئێکەتیەدا یعنی کەسێک دیت بۆ یعنی حەز کرد بۆ کو بەس بێتە نافتە ڕێزێتێکەتیدا شەو و ڕۆژ حەز کرد یعنی بەردەوام کو بچیت بینیتە ناوڕێزێت ئێکەتیدا. ڕەحمەتی کەسێکی ڕەحسەبە کەسێکی خۆشتەوی بولدەف هەر کەسێکی ئارمانجاوی پێکۆڵێنوی ئەو بوون کو کێشن خەڵکی چارەسەر بکات تایبەتی کێشن جەواکی کۆمەڵاتی کەسێک گەلێکی خۆشتەوی بوو کەسێکی گەلێکی مازن جەزدا کەسێک بوو ڤاڵایەکە مازن ئەخستەت ناومە هەمیاندا هەکە ئەم بشین ئەم خێزان تنێ نەخێر تنێ لمە نەچوویە بەڵکو یا کۆمەڵەکە بژمەتە یان گەلێکایە چووی ئێکیشوانە یاش گوندێ سەروکانیە چووی ئێکیشوانە یاش عەشیرەتە زێباریە چووی یاش ئێکەتی نیشتیمانی کوردستان چووی یاش خەڵکی بەهدینا چووی. حسین سروکانیش دایک بووە ئێکی هەفتە 1950 دەڤەرا زێباریە و بەرپرسێ ناوەندا کۆمەڵاتی بۆ سەر بەلبەندی چاری رخصنا دهۆک ئێکەتی نیشتیمانی کوردستان. حسین سروکانی ڕۆڵ و بەرچاو دبیاوێ کۆمەڵاتی دڵ دەڤەرە بەدینان هەبوو لە 24/4/2021 تەمەنی 71 ساڵیەدا بەگەرێ ڤایرۆسی کۆرۆنا دهۆکێ وەغەرا دوماهیە کرد ئەڤرۆ چ ڕۆژیا وەغەرکردناوی هاتە ساخ کردن. مەتین محەممەد بادینان میدیا دهۆک.